خۆشەویستانم ئەم کاتتان شاد من ناسکە زاده بەخێر بێن بۆ بەرنامەی ژیانی ژیرانە. بابەتی یەکەممان سەبارەت بە بەرزبوونەوەی پلەی گەرمی هەوا و هەروەها ئاکامی بۆ سەر ژینگە. با بەیەکەوە سەیری ئەم ڕاپۆرتە بکەین. دەمێکە باس لە ئاکامەکانی توانەوەی بەفر و هەروەها بەرزبوونەوەی ئاستی دەریا دەکرێت کە ڕەنگە ببێتە هۆی وێرانکردنی شار و شارۆچکەکان و هەروەها کەمکردنەوەی ژیانی ئاژەڵی کێوی و هەروەها بەگشتی زیان بە ژینگە دەگەیەنێت. لە ساڵی 2009 زانایان لە سەرانسەری جیهان وەڵامی داوایەکی ئاڵگۆڕیان دایەوە لەگەڵ فرۆشگای جونەسکار کار دەکەن داوای لە زانایانی ژینگە کردووە کە چی لەبارەی گۆڕانی کەش و هەوا دەزانن لە 4 خاڵدا بیخەنە ڕوو. ئەوانیش پێشنیاری خۆیان کرد کە تیایدا هاتووە دەبێت بە شێوێکی بەرچاو گازە زیان بەخشەکانی ژینگە کەم بکرێنەوە. بەڵام ئەمەش بە تەنها بەس نییە، زۆر پێدەچێت نەتوانین پێش لەو گۆڕانانە بگرین و دەڵێن لەمە دووە دەبێت بڕیارە سیاسەکانمان بە گوێرەی دەرئەنجامی زانستی بێت بۆ باشکردن و پێشگرتن لە گۆڕینی کەش و هەوا. خۆشەویستانم هەر لەسەر ژینگە و ئاو هەوا دەمێنینەوە و هەروەها چۆن بتوانین ئاو بە فیڕۆ نەدەین. ئەمەش بابەتی دووهەمە بابەیەکەوە بیبینین. بەرەو پێشبردننی تەکنەلۆژیا لەم دوایانە داوامان لێ دەکات بتوانین بزانین ئایا ئاو چەند بەکار هاتووە و هەروەها لەکوێ بە فیڕۆی دەدەین. کۆمپانیای IBM و هەروەها دۆ کەمیکاڵ بەیەکەوە کار دەکەن بۆ ئەوەی بیدۆزنەوە چۆن ئاو بەکار دێت و هەروەها لەکوێ بە فیڕۆ دەدرێت بۆ ئەوەی پێش لە بە فیرۆدانی ئاو بگیرێت و ئەوان لە دەستگاکانی پاڵاوتنی ئاو دەستیان پێکردووە. کشتتوکاڵی جیهانی ساڵانە 2500 لیتر ئاو بەکاردەهێنێ و لەم بڕێیەدا نزیکەی لە 160 بە فیڕۆ دەچێت و هەروەها شارەکانیش ئەو ئاوەی کە بەکاری دەهێنن نزیکەی لە 150 بە فیڕۆ دەدرێت. دۆزینەوەی ئەو ڕێگایانەی کە ئاو بە فیڕۆ دەدرێن بەم زوانە دەبێتە هۆی کە چارەسەر بدۆزرێتەوە بۆ ئەوەی ئاو لە سەرانسەری جیهان بە فیڕۆ نەچێت. خۆشەویستانم شارەزایانی تەندروستی دەڵێن هەندێک خۆراک هەن کە خێراتر پیرمان دەکەن، بۆ نمونە خوێ و شەکر و قاوە و شیرنی و هەروەها ساردەمەنی. من بەلای خۆمەوە هەرگیز ناتوانم قاوە و هەروەها شەکر تەرک بدەم، بەڵام نازانم ئێوە گرفتەکەتان کام خواردنەیە. خۆشەویستانم بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ژیانی ژیرانە. لەبیر نەکەن ئیمێڵم بۆ ڕەوانە بکەن بۆ ناونیشانی nzada@voanews.com تا جارێکی تر خواتان لەگەڵ.